سلااو جەماعەت چۆنن باشن وەزتان کوان ئینشاڵڵا هەموولایەک باشن لەگەڵ ڕۆژیەکانتان کۆنا وەڵا ئەوەی هەمووی گرتیە دەرێ ئەوەی گرتی بردی بەس ئەوەی نێگرت وەڵام خوا ڕەحمێ پێ بکە چاوت ئاماز دەکەم بەڕێزنان وەڵام قەڵمان تەڕ بووە هاتنە مەزرعەی کاک گۆرانش بە ماسعەی ساری دەش ها گۆران بە ماسعەی ساری دەش کرد تااقەت شتنی نییە گوتی ئاوەکە تازە تاخە دەکاتەوە زۆر نیعمەتە نیعمەت خاوێنی کردووە هەر ئێستا لە مەزرعەیەکین هەموو قەڵمان تەڕ بووە هیوادارین ئەو کارەبایەش بێتەوە ئاکامیش بێتن سۆقڕات چەند جوان وتی کە لە ژیان گەشتی سەلووت کە ئەنجا دەوروبەرەکە تەزانن کێ بووی